سڵاو فێرخوازانی ئەزیز وا لە وانەیەکی تریشدا هاتمەوە خزمەتتان بە هیوای ئەوەی بتوانم سوود بە ئێوەی ئەزیز بگەێنم تا کۆتایی وانەکە لەگەڵمدا بن. لەم وانەیەشدا وەک وانەی پێشوو هەر باسی یا ناینفخاگەتان بۆ ئەەکەم زۆر بە جوانی بۆ ئەوەی زیاتر و بەباشی لێی تێ بگەن. لێرەدا من باسی چەند فرمانێکیش ئەەکەم لەوانەکەدا. نمونە من لێرەدا ئەنووسم شتودێرت نمونە ناوی کەسێکدا ئەنیم ماریا، ئەم کەسە ناوی ماریایە. من لێرەدا ئەڵێم ماریا لە زانکۆ ئەخوێنێت. شتودێرت ماریا. سەیرکەن سەرەتای ڕستەکە بە پیتی گەورە دەست پێ ئەەکەین ئەنووسین و کاتێکیش پرسیارمان کرد ئەم نیشانەی پرسیارەدا ئەنین و ماریا ناوە هەمیشە ناو بە گەورە ئەنووسێ. سەریکەن بە گڕۆس بە گەورە پێتی سەرەتایی بە گەورە ئەینووسن شتودێرت ماریا. ئەگەر بمانەوێ وەڵام بدەینەوە ئەڵێین بەڵێ یان نەخێر. نمونە یا نمونە یەکسەر جواب ئەدەینەوە ئەڵێین بەڵێ ماریا شتودێرت یا زی شتودێرت. شتودێرن بۆ خوێندنە لە زانکۆ، کەسێک لە زانکۆ بخوێنێت لە زانکۆ پێی ئەڵێن شتودێرن. لێرە ئەڵێن شتودێرت ماریا، شتودێرت ماریا یا زی شتودێرت بەڵێ ئەو لە زانکۆ ئەخوێنێ، یاخۆ دەتوانین بڵێن ناین زی شتودێرت نیشت. سەریکەن زۆر ئاسانە، نەخێر ئەو لە زانکۆ ناخوێنێ و خاڵێک دانێت. ئەمە ئەیبینن بە بەڵێ یان نەخێر ئەتوانین بەم جۆرە وەڵامی بینەوە. ناین زی شتودێرت نیشت، نەخێر ئەو لە زانکۆ ناخوێنێت. یاخود ئەڵێن یا زی شتودێرت. ئەمە لێرەدا پرسیارەکە هەیە، پرسیارەکە ئەڵێ شتودێرت ماریا و هەمیشە لە جێگەی یەکەم کاتێک پرسیاری بەڵێ و نەخێرمان کرد کە بە کەسێک بڵێن کارێکەکە یان شتێک، فەرمانەکە لە جێگەی یەکەم لە سەرەتای ڕستەوەدا ئەنین، دوایەوە ناوی کەسەکە لێرەدا ئەیبین هات ماریایە شتودێرت ماریا. ئێمەش وەڵامەکەی ئەڵێن یا بەمانای بەڵێ و ئەشتوانی بڵێن یا زی شتودێرت دووبارەیەکەنەوە بەڵێ ئەو لە زانکۆ ئەخوێنێ، یاخود ئەڵێن ناین نەخێر بەمانای ئەوەیە ئەو لە زانکۆ ناخێن. ناین زی شتودێرت نیشت، نەخێر ئەو لە زانکۆ ناخوێنێت. بەم شێوەیە پرسیاری بەڵێ و نەخێر ئەەکەین، پرسیاری بەڵێ و نەخێر ئەەکەین. یاخود لێرەدا پرسیارێکی تر نمونە ئەڵێن گێست و ناخ هاوزە، گێست و ناخ هاوزە و نیشانەی پرسیار دادنێن بەم شێوە گێست و ناخ هاوزە. ئێمەش ئەڵێن یا بەمانای بەڵێ، بەمانای وایە من ئەڕۆمەوە بۆ ماڵەوە. ئەم دوانە بەجێ ئەنووسێت گێست و ناخ هاوزە، یاخود ئەڵێن ناین. بەم شێوەیە ئیش بلایبە بای ماینەم فڕۆیند. سەیکەن بەم شێوەیە من پرسیار لە تۆ ئەەکەم گێست و ناخ هاوزە، تۆ دەڕۆیتەوە بۆ ماڵەوە. سەریکەن فرمانی گێنمان لە پێشەوە دانا سەرەتای ڕستەکە، ئەمە پرسیارێکی بەڵێ یاخود نەخێرە. گێست و ناخ هاوزە دەڕۆیتەوە بۆ ماڵەوە، فرمان لە سەرەتای ڕستەوە دائەنین و نیشانەی پرسیار دائەنین، پرسیارەکەین کە تۆ ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە. ئێمەش بەم شێوە جواب ئەدەینەوە ناین نەخێر، هەر ئەتوانین تەنها بڵێن نەخێر. بەڵام من لێرەدا وەڵامی تەواوم داوەتەوە ناین ئیش بلایبە بای ماینەم فڕۆین. نەخێر بلایبن بەمانای مانەوە دێت،
من لای هاوڕێکەم دەمێنمەوە. دواییش تێنە سەر ئەموانانە بای ماینەم فخۆیند ئەو دێفخۆیند هاوڕێیە لە کاتی حاڵی داتیڤە بای داتیڤە ئەوە ئێستا ناچمەنا ئەو باسەوە لەوانەکانی تردا باسی ئەوەشتان بۆ ئەەکەم بە جوانی. من نووسیمە ناین نەخێر ئیش بلای بە بای ماینەم فخۆیند نەخێر من لای هاوڕێکەم دەمێنمەوە ناڕم و بماڵ بمانای وایە ئەم لێرەیە پرسیارەکە ئەڵێت گێست و ناخاوزە دەڕۆیتەوە بە ماڵ ناین ئیش بلای بە بای ماینەم فخۆیند نەخێر من لای هاوڕێکەم دەمێنمەوە. بەم شێوەیە هەموو کاتێک ئەتوانین ڕستە دروست بکەین. یاخود پرسیارێکی تر نمونە trinkst du تێ پرسیارە ئەگەر کەسێک بڵێت تۆ چا ئەخۆیتەوە trinkst du تێ ئەتوانین بڵین یا ich trinke تێ بەڵێ من چا دەخۆمەوە بەڵێ من چا دەخۆمەوە بەمانای من چا دەخۆمەوە بەڵێ ئەتوانی بڵێ بەڵێ کەسێک پرسیاری کرد وتی چا ئەخۆیتەوە هەر بڵێ یا بەمانای بەڵێ و ئەگەر ڕستەکەش بە تەواوی بێڵێ ئەڵێ یا ich trinke تێ من چا دەخۆمەوە. یاخود بە نەخێر ئەتوانین وەڵامی بدەینەوە وەڵامی ئەم ڕستە بدەینەوە بڵێن نەخێر nein ich trinke keinen Tee. یاخود ئەتوانین بڵێن nein ich trinke einen Kaffee. بەم شێوەیە ئەتوانین ڕستە دروست بکەین و ئەتوانین بە چەندین شێوە وەک وتمان هەموو شتێک بەکاربێنین و ڕستە دروست بکەین. وایە بە هەر شێوەیە بمانەوێ ئەتوانین ڕستەی جۆراوجۆر دروست بکەین. سەیرکەن زۆر زۆر ئاسانە. یاخود ڕستەیەکی دی بلای بست سەیرکەن du zu Hause ئەمە ڕستەیەکی پرسیاریە بلای بست و zu Hause سەیرکەن بلای بست و بەمانای لە ماڵەوە دەمێنیتەوە نیشانی پرسیارمان دانا ئێمەش ئەڵێن یا نمونە بەڵێ ich bleibe zu Hause بەڵێ من لە ماڵەوە دەمێنمەوە سەیرکەن یا ich bleibe zu Hause bleiben بەمانای مانەوە bleibst du zu Hause لە ماڵەوە دەمێنیتەوە ئێمەش بەم شێوە ئەڵێن یا ich bleibe zu Hause من لە ماڵەوە دەمێنمەوە یاخود ئەڵێن nein ich bleibe nicht zu Hause نەخێر من لە ماڵەوە نامێنمەوە. بەم شێوەیە ئەتوانین هەموو کاتێک ڕستەی بەڵێ نەخێر دروستکەین و هەر کاتێک فرمان لە سەرەتاوە هات ئەو بەم شێوەیە وەڕستێکی پرسیاری بەڵێ و نەخێرە بەم شێوەیە ئەتوانین جوابی بەینەوە. هیوادارم سودمەند بوو بێتن تاوانەیەکی تر شاد و بەختەوەر بن.